بڕیاری کۆتایی هێنانی خولی پاییزەی ساڵی پێنجەم لە خولی چوارەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمان بەبێ گەڕانەوە بۆ ڕای فراکسیۆنەکان نیگەرانی لەلایەن پەرلەمانتاران دروست کردووە. عرفی هیچ پەرلەمانێکی دنیادا نەبووە لە عرفی ئەم پەرلەمانەشە بە درێژایی ئەو خولانی ڕابردووتاوە ئێستا نەبووە سەرۆکایەتی پەرلەمان کە پێمان وابێ ئەمە بە شێوەیەکی حیزبیانە و ڕاستەوخۆ خۆفرسکردانە قەراریان لێ داوە کە فەسی دەست پێکە و ڕابگیرێ. ئەو پەرلەمانتارەی فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت دەستەی سەرۆکاتی تاگلایەنانە و حیزبیانە بڕیاریاندا کۆتایی بهێنن بە خولی پاییزە بە مەبەستی زاڵکردنی دەسەڵاتی حیزب بەسەر پەرلەمانی کوردستان. ناکرێمە هیچ عرفێکی زۆر سرنجڕاکێشانەیە چونکە فەستی تەشێ ڕاگررتنی یا ئیدامەدانی لە دۆخێکی ئاوا ئاڵۆز و پرکێشمەکێش و زروفێکی سەختی قاسی ئەوەیە دەبوو فەستی تەشێ بەردەوام بێ لایقل ئەگەر ڕایش دەگیرێ یاد پشۆکەوەکو خۆی بەپێی پێڕۆ هاتو ڕابگیرێ دەبوو لە ناو جەرسەی پەرلەمانە ساغ بکرێتەوە چونکە زۆرش لە جەرسەی پەرلەمان قسەی لەسەرەگرێ بەشێک لە پەرلەمانتاران پیاوە بوو دەبوو بەردەوام بێ بەشێک پیانەوە بوو دەبووگرێ ئەو کاتە بە دەنگدان ساغ کرایەوە. کۆتایی هێنان بە خولی پاییزەی پەرلەمان لە کاتێکدایە لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە پرۆژە یاسا کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆران خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە چاوەڕوان دەکرا خوێندنەوەی دووەمیشیان بۆ بکرێت ببێ بە یاسا لەسەروی هەمویانەوە یاسای چاکسازیکردن لە موچە و خانە نشینی دوای ڤیتۆکردنی لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمانەوە پێشبینی دەکرا بە زووترین کات ئەو بورگە و مادانەی تێبینی لەسەر بوو بە دڵی شەقام چاک بکرێت و ببێ بە یاسا بەڵام بەهۆی پشوەکەی پەرلەمان تا دوو مانجی دیکە خەوێندرا. زۆرێک لە پەرلەمانتاران داوامان کرد کە ئەم پشووە کەم بکرێتەوە بۆ تەنها مانگێک بۆچی چونکە ئێمە مدەی یاسایی دەبینین پەرلەمان خۆی مدەیەکی کەمی ماوە لامان کاتدا پرۆژە یاسایەکی زۆرمان هەیە کە خوێندنەوەی یەکەم بۆ کراوە پێویستە خوێندنەوەی دووەم بۆ بکرێ پرۆژە یاسایەکی زۆر هەیە کە لە وەزعی قەیراناوی دارایی لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان پێویستی پێویستی گفتوگۆی لەسەر بکەین بەڵام بەداخەوە گوێمان لێ نەگیرە و ئەم قەرارەیان دوازار بە بەهانەی ئەوەی کە ئێمە داخلی بانگەشەی پەرلەمانی عێراقی دەبین ئەم پشویان دروست کرد بەبێ بگەڕێنەوە بۆ پەرلەمان و بۆ دانیشتنی پەرلەمان بەداخەوە ئەوان نانەوێت کە پەرلەمان ڕۆڵ و پێگەی خۆ بگێڕێت. لەگەڵ ڕاگەاندنی حکوومەتی کوردی لە باشووری کوردستان پارتی و یەکەتی هێندە کاریان بۆ زاڵکردنی هەیمەنی خۆیان بەسەر تەواوی دامەزراوەکانی هەرێم بە تایبەتی پەرلەمان کردووە نیو ئەوەندە کاریان بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان نەکردووە ئەمە ژوای کردووە هەر کاتێک لە بەرژەوەندیان بێت دەرگای دامەزراوەکان دەکەنەوە و ئەگەر نا دای دەخەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.